ئەوەش ماڵە کاک ڕەحمان مەعزووریە دێرەدا بوو، هەروە ماڵەکەەوە خۆی ماوەتەوە. ئەوە داراسیە و هەرمەیەکانن کەم ساڵە هەرسیان دەکردن. دەرکەکەش هەروە چووکە ماوەتەوە. ئەوەش کوچەی ماڵە سەید عەبووبەکر و وان بوو، کوچەی ماڵە ڕەمەزان. بەڕەحمەت بێ ئومید کەماڵیانمان حوسێن کەماڵیانمان ئەلێرە ناردەوە گەرەک فەوتی کرد. مەچوو 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 کچێ ماڵەمە بوو هادي هذه ولا كثير دكتور ها هادي هادي صدق سەرۆک ئەتوو دەهاتی ئەو دەرکرد لە داو ئەو دەرکە چکێ دەکو باسێن ئەوە چووکە بووی ئەو دەرکەیە ئەو دەرکە چکێم جار دەتکردەوە دە چێ ژووری جارێکی چوو بۆ ژوورەش نازانی بوو دیکە بەڕەحمەت بێ حوسێن کەماڵیان ئەگەر فەوتی کرد بوو ئەلێرە مەیتەکەمان ناردەوە. ڕۆژێکی زۆر ناخۆش بوو زۆرمان هەست بە بێ کەسی دەکرد ئە لەو چوارڕای ئەلێرەمان ناردەوە. کوڕێکی شنوۆیە. دەگەڵ بابە ڕەحمانی ئەلەو خیابانی ئەوە قەدەم و لێ داعکسم بۆ کێشاون. منداڵی مەدرسەی دەهاتنەوە ئەتوش دەگەڵ منداڵی مەدرسە ئەو خیابانەیە. میساق وەرە ولا هەرێ وڵا ئەوە ماڵە کاک ئومیدوان سەرۆک ئەوە دەگەڵ بابە ڕەحمانی قەدەمە لێدە ئەبێرە عەمیشە. ليش؟ ضليتي؟ شرعي بدا والله كريم. أو بام أو زمان إلى تركيا جاء أبوي حنبالي ذكر. أو شغلي باب بو. شانازي أو كريم ذكر. وليش راضي بو في بلد. بام ضل بشانازي أو كاري ذكر وليش راضي بو. يلا.